هەورامان مەڵبەندێکی كتير هل مقالية كنا ناسكر أساسية بنفسي أو شيء يقول ذلك طبعا شيء جامعنا ولا سر شيء بەڵێ کتێبی پیرشاریار باسی پیرشاریارەکانی هەورامانەکە پیرشاریارەکانی هەورامان هەسێ پیرشاریارەکە تەبان ئەمە لەوەوە سەرچاوی کرد کە ئێمە وەکو یارستان لە ناوچە جیاوازەکانی کوردستانە کەسایەتی یارستانی هەیە و ناوچەی یارستانیش هەیە ئەوانە وردە وردە بە پێی تێپەڕبوونی کات خەریکە کاڵە بنەوە یا لەگەڵ لەلایەن زۆرینەوە ئەکرێ بە ناوی خۆیانەوە بۆ نمونێمە لە بەغا هینێکمان هەیە مەرقەدێکمان هەیە بە ناوی شای برایمەوە ئێستا لەلایەن زۆرینەوە ڕەچەڵەکەکەی گۆڕاوە و ئێمە ئەبێ بە ئیجازەی ئەوان بچینە سەردانی ئەوە بکەین وردە وردە لەوانەیە ئەمە لە داهاتوە تەشەنە بکات بۆ هەموو شتەکانی ترمان لەبەرەوە پێویستە بنووسرێنەوە خەڵک پێی بناسرێت و نابێ بفەوتێت یەکێ لەو بابەتانە پیرشالیارەکانە پیرشالیارانی هەورامان سێ پیرشالیار هەیە بە تایبەتی پیرشالیاری یەکەم کە ڕێوڕسمێکی لە هەورامانە داناوە ساڵانە لە مانگی ڕێبەندانە دوای تێپەڕبوونی 45 ڕۆژ لە زستان سازەکرێ لەوێ چەند چالاکیێکی ئاینی لە ماوەی سێ ڕۆژە لە ڕۆژی چوارشەمە و پێنجشەمە و جومعە ئەکرێت ئەو چالاکیانە بنەماکانیان چین و چۆن بگەینە باری ئەوەی کە هەر یەکێک لەو چالاکیانە بۆچی ئەنجامەدرێ بەڵێ باسکراوە دوای ئەوە مەراسیمێکی کە هەیە مناوی مەراسیمی کۆمسایە کە سێ مانگ دوای مەراسیمی پیرشالیارەکرێت دیسان بۆچی هەورامیەکان لەو کاتاکۆوە بنەوە و گێتە مەژگە دابەش ئەکەن و خواردن دابەش ئەکەن و تەکبیر ئەکەن بۆ ئەوەی بچنە ناو هەوارەکە بۆ ئەوەی ئەو کەلتورەی کە لە ناو کوردایە نەفەوتێت و بگەینە ڕاستێکچکەوە قسەی زۆری لەسرە ئێمە ساغمان کردوتەوە لێرە کە بنەماکانی ئەو مەراسیمە چۆنە سێ سەرچاوی سەرەکیم هەبووە یەکێکیان ئەوەیە کە بە مەیدانی لەگەڵ پیر و ڕابەرانی ناوچەی هەورامان قسەم کردووە لەگەڵ ڕۆشنبیرەکانیان قسەمان کردووە سەرچاوی دووهەمیان ئەو کتێب و نووسراوانەیە کە دەربارەی پیرشالیار نووسراون تەتەڵەمان کردووە و جێگیرمان کردووە کە بەڕاستمان زانیوە و سەرچاوی سێهەمیش نووسراوەکانی ئاینی یارستان کە بە ڕوونی باسی پیرشالیاری یەکەمەکەن و ئەو دەقانەشمان تەنانەت داگرتووە کە پیرشالیار بۆ یەکەم جار کە لە کوردستان هەوڵاو بکرێتەوە کە دەربارەی پیرشالیارەوە لە زمانی ئەوە وەرگیراوە.